بەشی دەیەم لە راپۆرتی گشتی سندوقی قوربانیانی کورد. بۆ یەکەم جار لە مێژوودا سەرسوڕهێنەرانە وردەکاریە ترسناکەکانی پلانی تاوانکاری بارزانی بۆ پێشێلکاریە گەورەکانی مافەکانی مرۆڤ کە چەندین ساڵە بەردەوامە و بە سووتاندنی ژنێکی کوردیشەوە بە تەواوی و باشکرا لە ژێر ڕۆژناییلا دادپەروەریدا ئاشکراکرێ ئەو گەندەڵی و بێیاساییە کە بە قوڵایەکی زۆر لە ڕژەمی بارزانیدا ڕۆچووە لە دادگای فیدراڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە واشنتۆنی پایتەخت لە تەنیشت هۆڵەکانی کۆنگرێسی ئەمریکا ئاشکراکرێ کە بە وریاییەوە چاودێریەکە. سندوقی قوربانیانی کورد ئامادەیە بۆ سەلماندنی کەیسەکە بە بەڵگەی تێکشێنەر و ڕاستی وێرانکەر و شاید حاڵی ناوخۆی سەرسوڕهێنەر بەرتیل و تۆقاندنی ڕژێمی بارزانی ناتوانێت ڕێگری بکە لەوەی ئەم بەڵگەنامە ترسناکە پێشکەش بە دادگای ئەمریکا و خەڵکی گیان بکرێت. ئەمە یەکەم جارە ئەم هەزاران پێشێلکاری مافەکانی مرۆڤ لالایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە با وردەکاریەکی ناوازەوە بۆ خەڵکی ئەمریکا و سیاسەتمەدارانی واشنتۆن دیسی و ئەندامانی کۆنگرێس و میدیا گیانیەکان ئاشکراکرێت. هەروەها پێچی ئەم ڕاستی ئاشکرا نەکراوە ببێتە هۆی لێکۆڵینەوەکانی کۆنگرێسی ئەمریکا کە چاودێری ئەم کەیساکەن. کۆنگرێز ناتوانێت چاوپۆشی لە هیچ تاوانێکی مافی مرۆڤ کە بە تایبەتی کاتێکە بریندار بوون یان مردن دەگرێتەوە. حکوومەتی ئەمریکا ناتوانێت یارمەتی دەرەکی و هاوکاری سەربازی بۆ ئەو ڕژێمانە دابین بکە کە تاوانبارن بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. ئەم دۆسیە لە دژی بنەماڵی بارزانی و هاو پلان گێڕەکانی تۆمار کراوە و تۆمەتبار کراون با پێشێلکردنی زۆرێک لە یاسای تاوانکاریەکانی ویلایەتە یەکگرتووەکان و پەیمان نامەکانی نەتەوە یەکگرتووەکان و پەیمان نامەکانی کۆماری عێراق. بارزانیەکان بە بەردەوامی شکستیان هێنا و پابەندبوونیان بە یاساکانی مافی مرۆڤ جێبەجێ نەکردووە. لەم دۆسیەدا وردەکاریەکانی هەزاران پێشێلکاری مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی بەرفراوان بە بەڵگەنامە پێشکەش بە دادگاکرێن کە دەبێتە هۆی تووڕەبوونێکی زۆری ئەوانەی لە واشنتۆن دیسی کە لە نزیکەوە چاودێری ئەم شتانەکەن لەوانە کۆشتی سپی. نمونەیەکی ناڕەحەتکەر لەم دۆسیەدایە کە ئەویش کوشتنی مامۆستایەکی تەمەن 35 ساڵی قوتابخانەی هەولێر جیهان تەها عەبدوڕەحمانە کە دایکی دوو منداڵە. ئەو بە شێوەیەکی دڕندانە شکەنجەدرا و کوژرا لە بارزان لە شارۆچکە کۆنتڕۆڵکراوەکەی بارزانی کە لەلایەن بریکارەکانی مستەفا بابۆ بارزانی بەرپرسی فەرمی دیاری کراوی هەرێمی کوردستانی دەڤەری بارزانی کە بە فەرماندەی و ڕێنمایی بوودا ڕێژەری تاوانبار مەسرور بارزانی کارەکە. جیهان تەها عەبدوڕەحمان مامۆسایەکی بێتاوانی قوتابخانە بوو لە هەولێر لە کوردستان و ڕەخنەگرێکی ئاشتی خواز و خاوەن دەنجێکی دلێر بوو بەرامبەر بە تاوانەکانی مافی مرۆڤ و مەدەنی ڕژێمی بارزانی. ئەو سێ جار وەک نوێنەری مامۆستایان لە ڕاگەیاندنەکانی کوردستان دەرکەوت و ڕەخنەی لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گرت. بێدەنگکردنی جیهان تەها بەشێکە لە هەوڵە بێبەزەیە بەردەوامەکانی بنەماڵی بارزانی بۆ پاراستنی دەسەڵاتی سیاسی و بازرگانی بێسنوور لە کوردستان و چاندنی ترس لە هاوڵاتیاندا. وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم شێوازەی بێدەنگکردنی دەربڕین و ناڕەزایەتیە سیاسیەکان بە بەڵگەنامە تۆمارکراوەکان و بەیاننامەی باڵوێزخانەی ئەمریکا و بەڵگەنامەکانی نەتەوە یەکگرتووەکان کە پارێزەری سندوقی قوربانیانی کورد لە دادگادا پێشکەش دەکرێن. دەستگای تاوانکاری بارزانی بە شێوەیەکی توند و تیژانە هەڵس و کەوتی کردووە بۆ بێدەنگکردنی جیهان تەها کە ئەو هەرگیز ئۆتۆمبیلەکەی لە چیاکان بۆ بارزان لێ نەخوڕیوە. ئەو هیچ کەسێکی لا بارزان نەدەناسی و هیچ مێژوویەکی تاوانکاری نییە. بەڵام پۆلیسی بارزان ڕایگەیان کە لە تاریکی شەودا لە بارزان ڕووداوێکی هاتوچۆی هەبووە، ئەمەش دوای ئەوەی کە ڕۆژێکی تەواو ئاسایی هەبووە لە وانەوتنەوەی قوتابخانەی ناوەندی و ئامادەی لاولێ. پۆلیسی بارزان دەڵێ کە ئەو بە تەنها گەشتی کردووە لەسەر ڕێگایەک کە بە تەواوی نامۆ و نەناسراو بووە بۆ ئەوە بالایەنی کەمەوە سێ کاتژمێر لە ماڵەکەیەوە دوورە. ئەوەی لە ڕاستیدا ڕوویدا ئەوە بوو کە کاربەدەستانی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی جیهانی بێدەسەڵات و بێبەرگریان بێدەنگ کرد و کوشتیان. ئەم ژنە هیچ چەک و ئامراز و شارەزای و ڕایەنان و دامەزراوەیەکی پاراستنی خۆی پێ نەبووە.
کاربەدەستانی ڕژێمی بارزانی ئەویان ڕفان ئۆتۆمبیلەکەیان بۆ بارزان برد ئەشکەنجەیاندا دواتر بە شێوەیەکی نامرۆڤانە و بربری ئاگریان لە ئۆتۆمبیلەکەی بەردا لە کاتێکدا کە لە ناوەوەی گیری خواردەبوو وێنەکان لەلایەن ڕێبوارەکانەوە گیراون و ئۆتۆمبیلەکەی جیهان بە تەواوی گڕی گرتووە لە بەشێکی ڕاستە و خۆی ڕێگای خێرای بارزان دواتر ئەو ژنە کووردە بێ یارمەتیە تا مرد دەسووتێت حکوومەتی ئەمریکا دەڵێ ئەمە یەکێکە لە ئازار بەخشترین شێوەکانی ئەشکەنجەدان لە ڕێخستنێکی ئاشکرا و ساختەدا کە لەلایەن کاربەدەستانی پۆلیسەوە ڕێکخرا بوو کە لە ژێر فەرماندەی و کۆنتترۆلی مەسرور بارزانی مستەفا بابۆ بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان عراق دامەزراوی تاوانکاری بەردەوامی بارزانیدا کارەکەن پۆلیسی بارزان چیرۆکێکی ساختەی بڵاو کردەوە کە جیهان قوربانی ڕووداوێک بووە و لە ئاگرکەوتنەوەی ئۆتۆمبیلەکەدا گیانی لەدەستداوە لە ڕاستیدا ئەو لە ناو ئۆتۆمبیلەکەیدا بند دەکرێت و دەرگایی لەسەر قوفڵ دەکرێت و دەسووتێنرێت تا مرد لەلایەن ئەو بەرپرسانەی بارزانیەوە کە لێکۆڵینەوەیان کرد و مردنەکەی ڕادەگەێنن بەشی بزوێنەر و دواوەی ئۆتۆمبیلەکە کە سیستەمی سوتەمەنی و گزۆری تێدا بوو بە شێوەیەکی ئاسایی ئاگر دەگرێت و بە تەواوی نەسووتاوە کەچی ژووری سەرنشینەکان کە هیچ خێراکەرێکی تێدا نییە بە تەواوی بەهۆی ئاگرەوە سوتاوە هەروەک جەستەی جیهانی تێتا دەسووتێت ئەو بە زیندویی سووتێنراوە یاسا و پەیماننامەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم دڕندەیە گەورەیە با لە ڕادە بەدەر دەزانن دادگای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە واشنگتن دیسی دەڵێت ئەمە لە دەرەوەی هەموو سنوورێکی ڕەوشتیەوەیە و لە کۆمەڵگایەکی شارستانیدا بە دڕندە قێزەونترین و بە تەواوی قبول نەکرا و سیر دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە کۆماری عێراق یەکێکە لە گەورەترین پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ لەوانە پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە مەدەنی و سیاسیەکان ئەم کەیسە هۆکاری مافەکانی مرۆڤ دەهێنێتە بەردەم دادگای واشنگتن دیسی چونکە دادگاکانی ئەمریکا دەبێت پابەندی یاسای نەتەوەکان بن ڕژێمی بارزانی گاڵتە بە یاسا نێودەوڵەتیەکانەکە بەڵام دادگاکانی ئەمریکا لێپرسینەوەیان لەگەڵەکەن چاوەڕوانی بەشی 11 بوو.